گەنجێکی کورد بە ناوی وڵات عەبداڵ خەریکی بڵاوکردنەوەی کورتەفیلمێکی ئەنیمەیشنە بە ناونیشانی قەلەڕەش. کورتەفیلمەکە چیرۆکی لێکدابرانی منداڵێک و سەگەکەی لە شاری مووسڵ دەگێڕێتەوە لە کاتی هاتنی چەکدارانی داعش بۆ شاری مووسڵ و دەوروبەری. دواتر هەوڵەکانی هێزی پێشمەرگەی کوردستان نیشان دەدا کاتێ دەیانەوێ ناوچەکە لە چەکدارانی داعش پاک بکەنەوە. کورتەفیلمەکە پێنج خولەکە بەشداری لە فستیڤاڵی نەودەوڵەتی فیلمی 3D ستودیۆ لە رووسیا لە شاری مۆسکۆ دەکات. تێیدا چێبڕچێ بردنەوەی خەڵاتی باشترین کورتەفیلم دەکات. کورتەفیلمی قەلەڕەش بە شێوەیەکی هونەری 3D بە پێشکەوتوترین پرۆگرامی بوارەکە بە ناوی ئەنریل ئینجن دروست کراوە کە پرۆگرامێکی جیهانیە لەلایەن کۆمپانیا و ستودیۆ زەبەلاحەکانی جیهان بۆ دروستکردنی کاری ئەنیمەیشن دروستکردنی ڤیدیۆیاریەکان تێدا بەکاردێت. وڵات دەیەوێت بەو کارەی هێز و توانای گەنجانی کوردستان لە بواری 3D و جێڕانەوەی چیرۆکی کوردی نیشانی جیهان بدات. دەستپێکێک بێت بۆ ئەوەی بتواندرێت بەکاری ئەنیمەیشن و هونەر بتوانن لە ئاسی جیهان کارەکان بناسێن و ببنە هۆکارێک بۆ پێشکەوتنی بواری ئەنیمەیشن لە کوردستان. وڵات عەبداڵ کاری گرافیک و دیزاین لە کوردستان 24 دەکات، دەرچووی بەشی زانکۆی ئەندازیاری تەکنیکی هەولێرە و لە بوارەکەی خۆیدا توانی بێتی هەنگاوێکی گرنگ و گەورە بچێتە پێش توانەکانی خۆی لە بواری ئەنیمەیشن و گرافیک پیشان بدا. بەشێک لە دیمەنەکانی کورتەفیلمەکەی وڵات دەبینین دواتر لە ستودیۆیە چاپێکەوتنی لەگەڵ دەکەین. وڵات عەبداڵ کە گرافیک دیزاینەرە ئەو کورتە فیلمەی کە تازە بینیتان دروستی کردووە ئەمڕۆ میوانی 24 پلەسە و دەتوانم بڵێم یەکەم میوانی پرۆگرامی 24 پلەسە تاوەکو هەرستمان بە پرۆگرام کردووە کارێکی سەرنجڕاکێشی ئەنجام دامەوە. مەبەستمان لێی بپرسم بزانین چۆن ئەو کارە ئەنجام داوە و چ پرۆگرامێکی بەکارهێناوە و بۆ گەنجانی کوردستان بەو کەسانێک کە حەز دەکەن کاری لەو شێوازە ئەنجام بدەن چۆنی ئەو کارە دەکرێت. وڵات زۆر بەخێربێت. وڵات دروستکردنی کورتەفیلم شتێکی سەرنجڕاکێشە بەڵام شتێکی ئاسانیش نییە. سەرەتا دەمێ باسی ئەو ملۆکەی بزانم چۆن دەستت پێ کرد ئەو بیرۆکیە چۆن بۆ هات چۆن دەستت پێ کرد و دواتریش بە دیتێڵەوە باسی وردەکاریەکان دەکەین بەڵام سەرەتا ئەو بیرۆکیە چۆن بۆ هات و چۆن دەست پێ کرد. بیرۆکەی کورتەفیلمەکە ژید جان لەوە دەستی پێ کرد زۆر ماوەیەک و زۆر متابعی کورتەفیلمی بیانیمان دەکرد بەڕاستی شتی جوان دەکرا. یعنی لەگەڵ هاوڕێیان زۆر جاردا دەنیشتین دەمان گوت تۆ بڵێ بتوانین ڕۆژێک شتێکی لەو شێوەیە لە کوردستان بکرێ بە خۆماڵی بی. ئیتر ئەوە بوو ماوەیەک متابعی زۆر یعنی ئەو توانایەکە هەم بوو خڕم کردەوە و ماوەشی زۆر ئیشمان لەسەر کرد. دواتر لەگەڵ هاوڕێیان بە یارمەتی کاکاوە سلێمان کە پێکەوە سیناریۆکەی فیلمەکەماندانە بە پرۆگرامی ئەنریل ئینجن ئیشەکەمان تەواو کرد. زۆر باشە. دیمەنەکان زۆر جوانن
پێدەچی کەوا چیرۆکێکی سەرنجڕاکێشیش بجێڕێتەوە ئەوەندێک کە بینیمان پەیوەندی بە مووسڵ و شەڕی داعش و پێشمەرگە و وەرە منداڵێک و سەگێکیش لە ترەگەرەکە دەبینین وەروە پۆستەری کورتە فیلمەکەش پەیوەندی بە سەگەکەەوە هەیە دەمەوێت لە زاری خۆتەوە چیرۆکەمان بۆ بجێڕیەوە ئایا کورتە فیلمەکە باسی چی دەکە بە فەرمی وەروە چیرۆکەی چۆن دەست پێ دەکە وەروەها بەرەو کوێ دەڕوە چیرۆکی کورتە فیلمەکە سەرەتاکەی کە دەستمان پێ کرد وام دانابوو کە بەس ئازاتی پێشمەرگەی و شەڕی مووسڵ و ئەوانەی تێدابی دواتر لەگەڵ هاوڕێیانی گرافیک جەماعەتی گرافیک ئەوان ئەوهان پێ باشتر بوو چیرۆکێکیش هەبێ لە ناو ڕزگارکردنی مووسڵ ئیتر بڕیارماندا کە چیرۆکی لێکدابڕانی سەگێک و منداڵەکەی بخینە ناو چیرۆکەکەی چیرۆکەکە باس لەوەی دەکا کە گێڕانەوەی چیرۆکی لێکدابڕانی منداڵێک و سەگەکەیە لە شاری مووسڵ لە کاتی هاتنی داعش لەوێ لە کاتی هاتنی داعش سەگەکە سەرگردان دەبێ و دەچتە لای پێشمەرگە و لەوێ پێشمەرگە کە داخلی ناو شاری مووسڵ دەبن و شاری مووسڵ ڕزگار دەکەن ئیتر سەگەکە کە دەگەڕێتەوە ناو مووسڵ ئەوەی چاوەڕێی دەکا ئەوە نییە بەداخەوە ڕووداوێکی نەخوازرا و ڕوویداوە ئیتر چیرۆکی کورتە فیلمەکە ئەوەیە دوایش بە تەفاسیلی شەڵا دەینە سەر زۆر باش دروستکردنی ئەو جۆرە کورتە فیلمانە بە شێوەی ئەنیمەیشن کارێکی ئاسان نییە بەڵام دەتوانین بڵین ئەگەر بێت و قورسری بکەی بە کامێرەی ڕاستەقینە بچیت تەسویرکەی بچێت لۆکیشن و ئاستاف بەکاربێنی بەڵام گەنجانی کوردستان توان لە ماڵەوە کارێکی لەو شێوازە ئەنجام بدەن تەنیا پێویست بە کۆمپیوتەرێکی باشە جا دەمێت باسی ئەو پرۆگرامم بۆ بکەیت کە ئەو کورتە فیلمەی تێدا وێنە گیراوە و تێدا دروست کراوە پرۆگرامەکە چییە بەروە چۆنی دەست بۆ پرۆگرامە کردیە و دەمێت بزانم کەوا گەنجانی کوردستان دەتوانن بە پرۆگرامێکی وە کاری لەو شێوازە ئەنجام بدەن ژیرجان پرۆگرامەکە تەنیای پرۆگرام نییە زنجیرە پرۆگرامێکە بۆ نمونە دەبێت سوفتوێرێکی 3D بە باشی بزانین من لەو کارە سینەما فۆردین بەکارێنەوە لە پاڵەویش مارڤیلۆس دیزاینەر کە دیزایانی جلوبەرگی مۆدلینگەکان کارکتەرەکانی پێ دەکەی لە پاڵ ئەوی سوفتوێرە ڕئیسەکە کە بەکارمینەوە پشتم پێبەستووە لە ڕێندەر ئانریال ئینجنە ئانریال ئینجن سوفتوێرەکە لە ساڵی 98ەوە فاوندەرەکەی کە شەریکەی ئیپیک گەیمە ئەوان دروستیان کردووە و یەکەم گەیمی کە پێ دروستکرا ئینجنەکەی تایبەتە بە گەیم بەڵام دواتر کە پەرەی پێدرا ئێستا شەریکە زەبەلاحەکان هەسڵەن لە تیڤ و لە میدیا زۆر سوودی لێ وەردەگیرێ سوفتوێرەکە لەو مەجالانە زۆر ئیسفادەی لێکراوە لە مەجالی تکەش بۆ نمونە مهندس معماری لە شەریکاتی عقاری ئەوانە زۆر ئیسفادەی دەتوانێت لێ بکەن لە ڕێندەرینگ چونکە ڕیل ڕێندەرە ینی پێویستی بە ڕێندەر نییە کێشە هەرە گەورەکە گرافیک دیزاینەرەکان کە مۆشن گرافیک ئیشیانە ڕێندەرە چکە کاتێکی زۆری دەوێت و ڕێندەرەکەش لە پێش چاویان نییە بەڵام ئەوە ئینجنێکی زۆر باشە ریل تایمە ڕێندەرەکە لە پێش چاوتە ئیشەکەی خۆت دەبینی و زۆر بەسەریایی ئیشەکەت لە بۆ دەکەی بۆ ئەوی خەڵک تێبگا وشەی ڕێندەر بەمانای چی دێ ڕێندەر کارە گرافیکان ڕێندەر ژیرجان بەخۆی کاری مۆشن فرێمە وێنە کە تۆ ڕێندەری دەکەی بە هەموو ئەو دیتێڵی کە دەتەوێت لە بۆت ڕێندەرکە وێنە ئەو ئەنیمەیشنە ئەو ئەنیمەیشنە ئێستا دەیبینی لە گرافیکەوە دەکاتە شتێک کە دەیبینی کۆمەڵە وێنەیەکە کۆمەڵە فرێمێکە ئەو فرێمانە پێویستی بە دیتێڵ هەیە پێویستی بە گلۆبال ئیلومینیشن تێدا بەکارهاتووە کەلەری تێدا بەکارهاتوو ئەوانە هەموو کاتی دەوێت جاکە ئەو فیلمێکە ئەو کورتە فیلمێکە دەیبینی 5 دقه بۆ 6 دقەیە لەوانەیە بە هەزارها فرێمی تێدای بە هەزارها وێنەی تێدابی کە وێنەی جوڵاوی پێ لێ دروستکراوە زۆر باشە باسی ئەنریل ئینجنت کرد پرۆگرامێکی بەخۆڕاییە لە ئینتەرنێت بەردەستە تۆزە کۆمپیوتەرێکی تۆزە بەهێزی دەوێت بەڵام ئیدی هەموو گەنجێک دەتوانێت سوودی لێ وەربگرێت جا پرسیارەکەی منەوەی ئەگەر گەنجێک لە ماڵەوە بێن حەز بە ئەو جۆرە کارەکە کە تۆ دەیکەی بۆ منە تۆ لە تەلەڤیزیۆن کار دەکەی وەروە مۆشن دیزاینەری ینی گرافیک دیزاینەری وەروە کورتە فیلمێش دروست کردووە ئامۆژگاری تۆ بۆ گەنجێک چییە بیەوێ کارێکی لەو شێوازە بکە چۆنی دەست پێ بکە ئامۆژگاری من ئەوەیە با دەست پێ بکە چونکە ئەنریال ئینجن ئێستا 100% فریە نازم لەوانەیە ساڵێکی ترەوانە بێت چونکە دەنگۆیەک هەیە کە لە بۆ کاری گەورەتر و باشتر و ئەوانە لەوانەیە مەحدود بکرێت بەڵام تا ئێستا فریە سوفتوێرێکە دەتوانانی زۆر ئیسفادەی لێ بکەن لە ڕووی دروستکردنی ئەنیمەیشن لە ڕووی دروستکردنی گەیم لە بیرمان نەچێت ئەو ئینجنە تایبەت کە دروستکرا لە بۆ گەیمی دروستکرا بەڵێ یاری فۆرتنایتی پێ دروست دەکات بەنابانگترین فۆرتنایتی پێ دروستکرا بەڵێ ئامۆژگاری من ئەوەیە با دەست پێ بکەن بەڵام بە سوفتوێرێکیش دریدیش لەگەڵی بزانن چونکە بە تەنیا بە ئەنریال ئینجن ناکرێت
ئەنریال ئینجن ژیرجان ئیشی ئەوەیە ڕێندەرت لە بۆ دەکە تێکسچەرینگی زۆر جوانە لە ڕووی مۆنتاژێکی کاملی پێ دەکرێت یعنی ئەنریال ئینجن کە هاتە مەیدان ئاسانکاریەکی زۆری کرد لە ڕیل تایم نەک لە دروستکردنی مۆدلینگ دروستکردنی مۆدلینگیشی پێ دەکرێت بەڵام ئەو کوالیتێت ناداتێت کە دەتەوێت زۆر لە برادەران پرسیاریان کردبوو لە فەیسبوک و ئەوانە لە سوۆشال میدیا کە ئەو ئیشە چۆن کرایە ئیشەکە ئەنریال ئینجنی تێدا بەکارهێنرا وەکو ئینجن سینەما فۆردی بەکاراتێت لە بۆ مۆدلینگ ئەنریال ئینجن ئۆپشنێکەکەی هەیە تا هیومن لە بۆ دروستکردنی کاراکتەری بەڕاستی زۆر شتێکی پرۆفشناڵە زۆری استفادەم لێ کرد لە کورتە فیلمەکەی و لەگەڵیشیدا لە بۆ مۆنتاژ ئەدۆ پریمەر و ئافتەر و ئەوانش سوودم لێ وەرگرت زۆر باش ینی ئێستا خەڵک دەتوانێت لە یوتیوب سەیری توتوریال بکە فێرکاری بکە و خۆشی لاسایی بکاتەوە واتە پێویستی بەوە نییە وەکو جاران بچێت لە کۆلێژێک بخوێنێ یان کۆرسێکی گرانبەهای هەزاران دۆلاری وەربگرێ لە ماڵەوە دەتوانی کارەکەی کۆمپیوتەر بتوانێت کورتە فیلمێک شتێکی لە بابەتیان یاریەک دروست بکات کۆمپیوتەرێکی باشی دەوێت ئەگەر یاریبی یاری پێویستی بە شارەزای لە کۆد هەیە ئەنریال ئینجن بەخۆی C++ بەکاردێنێ ئەگەر ئەوانەی دیڤلۆپەرن لە گەیمی دەتوانن استفادەی لێ بکەن چونکە دیزاینەر فەرقی هەیە لەگە گەیم دیڤلۆپەر ئەوەیە کە لە پشتەوەی ئیش دەکا ئیشی کۆدینگی دەکا دیزاینەر ئەوەیە کە ئینتەرفەیسەکە دەیبینی ئیتر دوو ئیشی زۆر لێک جیایە لە بۆ دروستکردنی گەیم و ئەوانە دەبی کابرا بە تیم بی بەڕاستی بەس کورتە فیلم و ئەوانە دەتوانی ئیشەکی بکە لە ماڵی بەڵێ بە کۆمپیوتەرێک بەس کۆمپیوتەرێکە کەمێک باش بی خۆت گۆتێنی لە یوتیوب و لەو جیانە کۆرسی باشەیە دەتوانی استفادە لێ بکات و زۆر باشە باسی تیمت کرد جا دەمەوێت بزانم چی هاوکاری کردی لە دروستکردنی ئەو کورتە فیلمە لە کورتە فیلمەکەی ئەلحەقی کوردستان 24 هاوکاری سەرەکی بوو دواتر هاوڕێیان کاوە سلێمان پێکەوە سناریۆکەماندانە هەژار شەواڵی و لەوەند عوسمان و سامان عەزیز هاوکاری سەرەکیم بوون خۆشت بەڕاو تێبینەکانت ئیشەکەت دەوڵەمەند کرد زۆر باشە تۆ کارمەندی بەشی ڤیزاردی کوردستان 24 هەروە گرافیک دیزاینەری و ماوەی چەندین ساڵە لە کوردستان 24 کار دەکەن گرافیکی کوردستان 24 ئێستا چۆنە چ تەکنۆلۆژیایەک بەکاردێنین وەکو دەبینین گرافیک لە بۆ مەسەلەن کاتی هەواڵەکان دروست دەکرێت لە کاتی کە بێژەر هەواڵی سیاسی پێشکەش دەکات گرافیکی زۆر سەرنجڕاکێش دەبینین چی بەکاردێنن چ تەکنۆلۆژیایەکی نوێی جیهانی لە کوردستان 24 ئێستا بەکاردێن دەتوانم بڵێم کوردستان 24 یەکە گرافیکەکە یەکە لە هەرە باشترین گرافیکەکانی ئێستا لە نێو تەلەڤیزیۆنە کوردیەکان بە تایبەتی لە ڕووی مۆشن و لە ڕووی ستیل فرێم و لە ڕووی سۆشیال میدیاوە گەنجی بەتوانامان هەیە گرافیک دیزاینەری زۆر باشمان هەیە ئەو تەقەنیانە ئێستا لەو تەلەڤیزیۆنێ بەکاردێ ژیرجان ناتوانم بڵێم زۆر بەرزە بەس ینی ئەوەندەی کرا هەتا ئێستا کراوە شتی زۆر باش کرایە ئیشی مۆشن کە ڕۆژانە کە دادەبەزی لە شاشەوانە ئافتەر ئیفێکتە بە زۆری ئەو ئین هاوس و گرافیکانەی ڕۆژانە دەڕۆن ڤیدیۆ ڤیزارتە ئەوانیت کەشکە لە کاتی بەرنامەکان و کاتی پێشەکی هەواڵەکان دەڕۆن سینەما فۆردی و ئیتر هەر یەکە و هەر دیزاینەرە و بە سۆفتوێرێکیش دەکات ناتوانانی محدودیکەی بڵێ چونکە سۆفتوێر ئێستا زۆرە هەیە بە بڵێندەریش دەکات هەیە بە سینەما فۆردیش دەکات هەیە تەنیا ئافتەر ئیفێکت بەکاردێنی زۆر باشە وڵات کورتە فیلمەکە ئێستا پێما بێت لە فستیڤالێک وەرگیراوە و پلانت چییە لە داهاتوو ئەو کورتە فیلمە ببیتە فستیڤالی دیکە یان خەڵک چۆن بیبینێ پلانت هەیە بۆ بڵاوکردنەوەی فستیڤال ئەو فستیڤالانەی تەقدیمم کردووە ئەو فستیڤالانن کە بێ بەرامبەرن یەک لە فستیڤالە هەرە باشەکان کە بێ بەرامبەر بوو ئەوە بوو کە تەقدیممان کرد و ئۆکەی وەرگرت فستیڤالی نێودەوڵەتی مۆسکۆ بوو بۆ کاری 3D ئۆکەی وەرگرت و ئەو ڕۆژی فستیڤالەکەیە ئەو ڕۆیەکەم ڕۆژی دەستپێکی فستیڤالەکەیە فستیڤال زۆرە فستیڤالی ناوخۆی لە بۆ دوو فستیڤالمان ناردیە فستیڤالێکی ناوخۆ لە شاری هەولێر دەکرێت ئەویش ئۆکەی وەرگرتیە بەڵام فستیڤالەکانی تر کە بڵێم زۆربیان کولفەی دەوێت پارەی داخل بوون و ئەوانە ینی مەسروفی هەیە لەبەرەوە زۆر ئەوەم نەکرد زۆر لە بۆ فستیڤالەکانی ترم نەنا لەبەرە و کێشەی زۆر باشە دوا پرسیار لێت بکەم ئەوەیە ئێستا قەلەڕەش ڕێڤن کورتە فیلمێکەوە ئامادەیە پلانی داهاتوو چییە دەتەوێت لەو کارە بەردەوام بی چیرۆکی دیکە بجێڕیتەوە لە ڕێگەی ئەنیمەیشنەوە یان هەر درێژە بە گرافیک دیزاینەری خۆت دەدەێت ژیرکە ئەو کارام کرد حەزم لێ بوو مۆرکەچی کوردەواری لە مەجای گرافیک و مۆشن هەمان بی چونکە مۆڵکی کوردەواری زۆر کەمە حەزشم لێیە ئینشاءڵڵا
کاری یەکەمە کاری ئاخریش نابی بەردەوام دەبین ئیشی جوانتر و ئینشاءڵڵا ئەگە خوا تەمەن بدا ئەو جارە ئیشەکەی بە گروپ دەیکەین حتمما کوالیتەکەی باشتر دەبی و ئینشاءڵڵا چاوەڕێشتی باشترمان لێ بکەن. زۆر باشە وڵات عەبداڵ زۆر سپاس میوانی ستودیۆبی بە هیوای ئەوەی کەوا لە فستیڤالە جیهانیەکان خەڵاتی باش زۆر بەدەست سپاس بخێر بێت. دەکەم.